ئەم هێرشانەکەی دەوەستێنرێن و خەڵکی سیڤیل تاکەی دەکرێن ئامانجی سیاست و هەروەها ئەو ئۆپراسیۆنانەی کە تورکیا و ئێران لە نێو خاکی هەرێمی کوردستانی ئەنجام دەدەن حکوومەتی عێراق بەرپرسیارەتەکانی بەرامبەر بەم هێرشانە چی دەبێت. میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم قادر پسپۆڕ یاسایشی نێودەوڵەتی. دکتۆر زۆر بەخێر بێ. ئەبینین کە وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان و عێراق ئۆپراسیۆنەکانیان بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بەردەوامە. بەرپرسیارەتی سەرەکی وەڵامدانەوەی ئەم هێرشانە کەوێتە ئەستۆی کێ؟ هەرێمی کوردستان چ دەسەڵاتێکی هەیە لەم بوارەدا؟ دەزانی هەرتێک وڵات کە هێرشیان کردووە خەریکی هەناردەکردنی کێشە ناوخۆیەکانن کە دێمە سەری بۆچی هۆکاری زۆر تایبەتی هەیە. بەڵام بەرپرسیارەتێکە سەبارەت بە پرسیارێ یەکەم عێراقە. بەڵام عێراق پێمانە ئەوەندە توانای هەبێ و سەروەری هەبێ، کەواتە دەبێنێتەوە سەر وڵاتانی کە سەروەری عێراقیان ڕاگرتووە. یەکێک لەوانە ئەمریکایە کە تا ئێستا چوونە دەرەوەی ئەمریکا یعنی هیچ معنایەک بۆ دەوڵەتێکی عێراق نامێنێتەوە، دەبێتە پارێزگایەک لە ئێران و هاوکات ئەمریکا بەرپرسیارەتیشی دووەمیشی هەیە. ئەم بەرپرسیارەتە بریتە لەوەی کە ئەوەی کە هێرشەکانی کردووە سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی بووە کە ئەم دامەزراوە سەربازیە لە لیستی ڕێکخراوە بیانیە تێڕۆریستەکانی ئەمریکادایە. کەواتە معنایەکەی چییە؟ ئەوەی کە ئەمریکا لێرە بۆ جەنگی دژی تێرۆر بوونی هەیە ئەو هێزەی هەیە ڕێک هەمان پاساو کە دژایەتی و هێرش دەکاتە سەر داعش و گروپەکانی تۆنڕەوی تێرۆریستی دەبێت هەمان کاردانەوە شێبێ، کەواتە بەرپرسی دووەم ئەوە. بەڵێ باشە، باس لەوە دەکرێت کە ئەم هێرشە بەردەوامانە لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی نێو عێراق و کابینەکەی محەممەد شیع سوودانی پەیامێکی ڕوونی ئێرانە بۆ هەرێمی کوردستان. ئایا حکوومەتەکەی سوودانی هەرچەندە دەگوترێت پێشبینیکردنی جارێ زووە توانە و هێزی ئەوەی هەیە ڕوبەڕووی ئەم هێرشانە بێتەوە؟ ئەمە پەیامە؟ دەزانی ئێران زیاتر لەوەی کە پەیام بۆ سوودانی بنێرێ یا پەیام بۆ ئەمریکا دەنێرێ. خاوەنی عێراقا خۆی ئاوەدا دەنێ ئەو شکستی بە پلانی با بڵێن ئەوەی کە دایدەنا کە ئەو هەڵبژاردنەی کە سەدرەکان و کورد و سونە بتوانن شکستی بەوە هێنا بە پلانی ئەمریکا و بریتانیا و ئیسرائیلی دەزانی و لە کۆتاییدا دۆڕاوی هەڵبژاردن حکوومەتی پێکێنا و هێزەکانی نزیک لە ئێران حکوومەتی پێکێنا. لە ڕاستیدا بە وێنەکە ڕوونتر بێ. ئۆردۆغان لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا دڵنیانە کە دەیباتەوە، بۆیە کێشەی زۆری ناوخۆی هەیە ئۆپۆزیسیۆن خەریکە بەهێز دەبێت. ئەو پێویستی بەوەیە چەند کارتێکی هەیە. ئەو کارتانە یەکێکیان جوڵاندنی هەستی ناسیۆنالیستی تورکیە کە لە ئازەربایجان دێکا بەرامبەر ئەرمینیا و لە دوورگەکان بەرامبەر یۆنان دەیکا و هاوکات لە مەسەلەی سووریا کە بەستوویەتەوە بە پرسی کۆچبەر کە بە ئەوروپایەکان یەکجار زۆر گرنگە لە کاتێکدا فینلاند و سوێد دایان هەیە بستنە ناو ناتۆ، ئەمەی بەستۆتەوە بە کۆچبەر و هەروەها کاردانەوەی ئەوان بۆیە دەرفەتێک دەبینێت کە لە ئاسی دەرەوە بتوان ڕەوایەتی ناوخۆ وەرگرێت. کۆماری ئیسلامیش لە سێ نەتەوە زۆر کێشەی هەیە پاشەوەی کە لە ناوخۆ تووشی یعنی گەورەترین ناڕزایەتی بووتەوە لە ناوخۆ و هاتۆتە سەر لێوار ڕوخان بە وتەی خۆیان. ئەمانش تورکە، کوردە و عەرەب سوننەیە. عەرەب سوننەکە لە سعودیا بۆیە چەند ماوەیەک لەوەی پێش بڵاو کراوێت کە دەیویست هێرش بکات بۆ سەر سعودیا و بنکە نەوتیەکانی کە دێمە سەر وزە. هەر سێ ئەم ئازەربایجان کە لەوێ مانۆڕی سەربازی کردووە بینیمان ئەوانەی کە لە ئەو کردەوەی کە لە شاچراکرا کردەوە تێڕۆریستیە بینیمان وتی ئەمە لە ئازەربایجانات و هەرێمی کوردستان کە ئەمە سێم جارە لە پاش سەرهەڵدانی ئەم با بڵێن ئەم شۆڕشەکە لە ئێران خەریکە ڕوودەدا هێرش دەکا. لێرە هەم حیزبەکان بەدەستپێکی ئەمە دەزانێ و هەم دەهەوێ ئەم فاکتەرەی کەوتم کورد، عەرەب کە سعودیا و ئازەربایجان تورکەکان بۆیە لێرە ئەم هێرشە ئەنجام دەدا. عێراق بە ناوچەی نفوزی خۆی دەزانێت. باش، ئەگەر پێشووتر هێرشەکانی تۆپخانەکانی ئێران تەنیا لەسەر سنوورەکان بوون، ئێستا لە قوڵای خاکی هەرێمی کوردستانە، بۆ یەکەم جار کەم پێک دەکاتە ئامانج کە لەنێو ئەو گوندانن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی سڤیلی لێ نیشتەجێن. ئەمە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت؟ مەترسیەکانی چین؟ دەزانی خوێندنەوەکە چییە؟ یەکەم نیشان دەدا کە عێراقی سیادەیەکی نییە. دووەم لێرە ڕەخراوی نەتەوەی گرتوەکان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و تۆڕیکای ئەوروپی ئەم سێ وڵاتات بە تایبەت کە ئێستا ڕاستە بریتانیا چۆتە دەرە بەڵام لەگەڵیان کە بەشدارە ئەوانە بەرپرسیارن چکە بەشدارن لە جەنگی دژی تێرۆر و کەمپەکان کە دەکرێتە کەمپی مەدەنی دەکرێتێ لێرە هەموو ڕێکخراوەکانی نێودوڵەتیش بەرپرسیارن لە بەرامبەر ئەمەدا و بێدەنگی ئەمریکا بەڕاستی پرسیار هەڵدەگرێت کە دەوترێت بەهۆیە کە دەهەوێت لەگەڵ ئێران ڕێکەوێ
ئەم بێدەنگی هەڵبژاردووە و ئەمە مەترسیەکە ڕێک لێرەیە کە ئەمریکا بەردەوام ئەم حەڵی استراتیژیانەی کردو لە بەرامبەر ئێرانێ و ئەمە قسەی من نییە قسەی شارەزا و پسپۆڕانی و ئیستراتیژیستەکانی ئەمریکیە کە ئەم ئیدارەیە زۆر بەلاوازی دەجوڵێتەوە لە بەرامبەر مەترسیەکان چونکە دەیەوێت سرنجی بخاتە سەر جەنگی رووسیا و ئوکراینا و هەروەها پرسی چین و تایوان کە هێرشێک لەوێ ڕوونەدا بەڵام لێرەدا ئێران کەڵک لە پرسێک وەردەگرێت کە پرسی وزەیە پێی وایە لەم زستانەدا ناتوانن هیچ شتێک بکەن لە بەرامبەر ئێران و ئەوان پێویستیانە لەگەڵ ئێران ڕێکەوەن لەبەرەوەی ئەم گوشارانەی کە رووسیا بە فاکتەری وزە دەیکاتە سەر ئەوروپا ئەمریکا لەم زستانەدا لە وتەکانیانڕ دەردەکەوێت دەهەوێت لەمە کەڵک وەربگرێ و بە هەناردەکردنی کێشەکانی دەهەوێت وایان لێ بکە تەنیا کاتێک ئێران ئەمانە دەوەستێنێ کە دەگەڵم ڕێک بکەون هیچ یارمەتی ئەم ڕاپەڕیوانە نەدەن تەنانەت ئەگەر لە ئاستی تەنیا گوتاریەوە بێت. زۆر باشە دکتۆر ڕەحیم پسپۆڕێکی بەرزت ئاسایشی نێودەوڵەتی ئەمەوێت لە ڕووی فاکتەرەکانی ئاسایشی نێودەوڵەتی و خاڵانەی کە لە جارنامەی مافی مرۆڤ و لە میساقی نەتەوەی گرتوەکاندا دانراون لە بەرزت بپرسم. حکم ببوورە حکوومەتی هەرێمی کوردستان و عراق دەتوانن چۆن کەڵک لەم پرسە لەم دەزانی ئەمە هێرشێکە بۆ سەر مەدەنی و سەویلی کە لێرن لە ناو کەمپەکاندا بەپێی هەموو بنەما و یاسا و ڕیساکانی نێودوڵەتی ئەمە قەدەغە کراوە بەڵامەوە ئێران ئەمە ئەنجام دەدا لە قوڵایی خاکی هەرێمی کوردستان کە بەشێکە لە عراق بەڵام ئەمە ناکا بەڕاستی ینی ئەمەی نەکردووە یا زۆر شەرمنانە یا تەنیا لە ئاسی ڕاگەاندنەوە ئەمەی کردووە لێرە عراق بەرپرسیارەتی یەکەمە تۆ پێشەوەی کە ئەمریکا بڵین ئەمە بەرپرسیارەتی هەیە بە دوو هۆکاری سەرەکی کەوتمان لێرە عراق دەوێت بەرپرسیارە بکە بەڵام ئەمەی نەکردووە بۆی کە حکوومەتەی کە ئێستا لەسەر کارە لەوێدا دەتوانین بڵین بە لەقێک شعبەیەک لە شعبەکانی حکوومەتی ئێران دەناسێ ئەمە حاشا هەڵ نەگرا و لە لایشتر باڵەدەستبوونی میلیشیاکان لەوێ ڕێگە لەمە دەگرێ بەڵام تۆ لێرە بۆیە دەمێنێەوە تۆ ڕێکخراوە نێودوڵەتیەکان تۆ چۆنی پەیوەندی دیبلۆماسی دەگەڵ وڵاتان و گوشاری بەڕاستی خەڵک یەکجار زۆر گرنگە لێرەدا. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم قادر پسپۆڕی یاسایشی نێودوڵەتی سپاس لەگەڵ کوردستان 24 بوویت.